ئازیزان جوانترین سڵاوتان لێبێ فەرموون ئێوە کورتێک لە هەواڵەکان. ئەمڕۆ بە سەدان گەنجی کوردی شەبک لە کۆمەڵگەی تێراوەی سەربەناحەی بەرتەڵی مووسڵ بەرامبەر خراپی ڕەوشی یاسایشی ناوچەکان خۆپشاندانیان ئەنجامدا و داوایان لە هەردوو حکومەت یەرێم و بەغدا کردیان پارێزن، بەڵام پاشگەیشتنی هێزێکی سوپا و پۆلیسی عێراقی بڵاوە بە خۆپشاندنان کرا. بە گوێرەی زانیاریەکانی پامنێر یەناڵتی لەناو خۆپشاندانەکەوە ژماری گەنجە خۆپشاندەرەکان زیاتر لە 300 کەس بوو و بۆ ماوەیەکیش ڕێگەی سەرەکی هاتوچۆی نێوان هەولێر مووسڵیان داخست. پارێزگاری مووسڵ باتوندی تەخینەوەکەی دوێنێ ناوچەی موافقەی دانە کرد و بەرپرسەمنیەکانیشی تۆمەتبار کرد بەوەی نەیانتوانی وارامی ناوچەکە بپارێزن، بۆیە داوای کرد لە بەرامبەرەوە پێشەکاریانەدا لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگەی دەربانی خان سلێمانی دایکێک و دوو منداڵ گیانیان لەدەستدا و باوک و منداڵێکیش بریندار بوون کە سەرجەمیان ئەندامی یەک خێزانن. ڕزگار واحید جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی دەربانی خان بێناڵتی ڕاگەیان ڕووداوەکە بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلی ئەو خێزانەوە بۆ بەهۆیەوە سێ ئەندامی خێزانەکە کە دوو منداڵ و دایکیانە گیانی لەدەستدا و منداڵێکی دیکە و باوکیان بە سەختی بریندارن. سەرچاوێکی پۆلیسی عێراق ئاشکرای کرد شەوی ڕابردوو ئۆتۆمبیلێکی بۆمڕەشکراو لە باشووری بەغدا تەخی و بەهۆیەوە 12 کەس بوونە قوربانی. سەرچاوەکە ڕوونی کردەوە ئۆتۆمبیلەکە لە نزیک مزگەوتی کوبەیسی لە ناوچەی شۆرتەی پێنجەم تەخیوەتەوە لە ئەنجامدا سێ هاوڵاتی کوژران و 9 دیکەش بریندار بوون. لە کاتێکدا بەرپرسێکی باڵای عێراق ئاشکرای کرد کە بەپێی گرێبەستی مێژووی نێوان هەردوو وڵات کە بەهاکەی 4 ملیار و 300 ملیۆن دلار و ساڵی ڕابردووی ئیمزای لەسەر کرا، حکوومەتی بەغدا دەستی بە وەرگرتنی چەکە ڕووسیەکان کردووە. سەرۆکوەزیران عێراق تاکیدی کردەوەی ئێستا لە عێراق ڕوو دەدا هۆکارەکەی ئەو جێژاوەیە کە ناوچەکەی گرتوتەوە. ئەو لێدوانانشی ڕەت کردەوە کە باز لە نزیکبوونەوەی وادی هەڵگیرسانی شەڕی ناوخۆ دەکەن لە وڵاتدا. تارق هاشمی جێگری سەرۆکۆماری عێراق کە سزای لە سێداردانی بەغیابی بەسەردا سەپێندا و ئامادەی خۆ پیشاندا، دەست بەجێ لە بەردەم دادگا ئامادە بێت تا لەسەر ئەو تاوانانەی خراونە تەپاڵی دادگای بکرێت، بەڵام بەمرجێک ئەو دادگایە سەربەخۆ بێلان بێت. سەرۆکی فراکسیۆنی بەدەپا لە پەرلەمانی تورکیا لە دوایین چاوپێکەوتنی وەفدی بەدەپا لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالان ناوبراو ئاشکرای کردووە کە هیچ نامەیەکی لە قەندیلەوە بەدەست نەگەیشتووە. پەروین بوڵدان بە ڕۆژنامەی ئۆزگۆر گوندەمی ڕاگەیاندووە نامەکەی پارتی کۆم هاجباکیان کوردستان کەچەکە لە قەندیلەوە نردبووی بۆ عەبدوڵڵا ئۆجالان نەگەیەنداوەتە ئیمڕاڵی و بڕیار بوو لە ڕێگەی وەزارەتی ناوخۆی تورکیاوە بگاتە ناوبراو. ئەڕۆڵ دۆڕا پەرلەمانتاری بەدەپا لەگەڵ عایشە گۆکەن سەرۆکی شارەوانی نووسێبین ڕەشاد کایما سەرۆکی بەدەپا لە ماردین لەگەڵ چەندین ئەندام پەرلەمانی پێشوو ئەندام و لایەنگرانی بەدەپا لە شاری نووسین لە بەردەم مەڵبەندی کلتوری میتان گربوونەوە بۆ دەربڕینی ناڕزایی لەسەر دروستکردنی دیوار لەسەر سنووری دروشمی دیواری شەرم ناخوازین یان گوتووە. جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا لە میانی بەشداربوونی لە بەرنامەیەکی ڕادیۆیی وڵاتەکەی داوتی ئەگەر بەشار ئەسەد لە پۆستەکەی بمێنێتەوە یان ناپێویستە چەکی کیمیایی لەو ناوچەیە بنەبڕ بکرێت، چونکە دەزانین ئەو چەکانە لە کێو حەشار دراون. هیوادارم بەپەلە ئەو چەکانە لە شوێنێک کۆ بکرێتەوە. کورتێک لە واڵەکانتان پێشکەش کرا کامەڕان.